تەقینەوە یەک لە دوای یەکەکانی کۆگاکانی چەک و تەقەمەنی وەزارەتی پێشمەرگە لە سلێمانی و هەولێر و دهۆک بۆتە جێگای تەنز و کۆمنتی جۆراوجۆری هاوڵاتیان و چاودێران. دوای ئەوەی بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە ڕایانگەیاند تەقینەوەی کۆگاکان لەبەر پلەی گەرما بووە، دەیان هاوڵاتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیویانە کۆگاکان ڕەنگە گەرمای نیوەڕۆیان پاشەکەوت کرد بێت، ئەگەرنا بۆچی لە کاتی شەودا و لەو کاتەی کەش و هەوا فێنک دەبێت ئەم کۆگایانە دەتەقنەوە. لە بەرامبەر تەقینەوەی یەک لە دوای یەکی کۆگاکانی چەک و تەقەمەنی هاوڵاتیەک داوا دەکات خشتەی تەقاندنەوەکان وەک خشتەی دابەشکردنی موچە بڵاو بکرێتەوە تا هاوڵاتیانیش ئاگادار بن و ئامادەکاری بۆ بکەن. هاوڵاتیەکی تریش نووسیوێتی کاکە بە هەڵە تێمەگەن تەقینەوەی کۆگاکانی چەک و تەقەمەنی لە تاسلوژە ڕەنگە ئیشی هاندەرێکی دڵگەرمی بەرازیل بێت کە بەنیازی خۆشی دەربڕین لە جێگای گولەی گردار کۆگای گرداری کردو بە ئاسمانە. کەسێکی تریش دەڵێت دەرهێنەری سیناریۆکان کێشە لە دەرهێنانەکانیان نییە، تەنها کێشە لە جێبەجێکردنی سیناریۆکان هەیە. کەسێک نییە پێیان بڵێت ئێوە هەردەیان تەقێننەوە با یەک دوو ڕۆژ بینیان هەبێت پەلەتان چییە خۆگەرماکە ڕاناکات. ئەم هاوڵاتیەش نووسیوێتی خوا ڕەحمی کردووە خاوەنی چەکی ئەتۆمینین ئەگینا نیوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان کردبوو بە هەوادا. ڕۆژنامە نووسێکیش دەپرسێت چۆنە لە ڕووداوی تەقینەوەی کۆگاکانی چەک و تەقەمەنی هیچ کەس بریندار نابێت. خۆ بەتەمانین بڵێن لە کاتی تەقینەوەکان پۆلیس و پاسەوانی کۆگاکان لە سەیری یاری مۆندیال بوون. ئەو ڕۆژنامە نووسە دەشپرسێت پلەی گەرمی لە بەغداد و ناسریە و تکریت بەرزترا یان لە هەولێر و سلێمانی و دهۆک، ئەی بۆ کۆگایەکی چەک و تەقەمەنی لەو ناوچانە ناتەقێتەوە. لای خۆشیەوە محەممەد کیانی چاودێری سیاسی و نووسەر پشتگیری ئەو بۆچوونە دەکات کە سووتان و تەقینەوەی کۆگاکانی چەک و تەقەمەنی هیچ نییە جگە لە سیناریۆیەکی دروستکراو بۆ شاردنەوەی فەرهودکردنی چەک و تەقەمەنیەکان لەلایەن گەورە بەرپرسانی سەربازی و سیاسیەوە. هاوکات ڕۆژنامە نووسێکی تر بە تەنزەوە باز لە پرۆسەی دەست بەسراگرتنی شەکی بێمۆڵەت دەکات و دەنووسێت لە ماوەی کەمتر لە 10 ڕۆژ و لە چوارچەوەی ئۆپەراسیۆنی قەدەغەکردنی هەڵگرتنی چەکی بێمۆڵەت حکوومەتی هەرێم دەستی گرتووە بەسەر 13 کلاشینکۆف و 7 دەمانچەی بێمۆڵەت و 4 کۆگای گەورەی چەک و تەقەمەنیشی تەقاندوێتەوە. ئەم هاوڵاتیەش تا بە مەرەدی کۆگاکانی وەزارەتی پێشمەرگە نەچێت فیشەک و مەخزەنەکانی لەناو بەفرگردا هەڵگرتووە. ماوەتەوە بڵین تەنز و سەرنج و کۆمنتەکانی هاوڵاتیان بەڵگەن لەسەر ئەوەی کە چیتر وەک جاران پرسێکی گەورەی وەک بە جوملە تەقینەوەی کۆگاکانی چەک و تەقەمەنی دیزە بە دەرخۆنە ناکرێت و پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە پێناو پاراستنی متمانی نێوان خۆیان و هاوڵاتیان ڕاستیەکان ئاشکرا بکەن و واز لە سیناریۆی چەمبارەیان بهێن تاوانبارانیش بە سزای گەل بگێنن.